الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله الطيبين الطاهرين ومن يتبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي بتقوى الله. قال جل وعلا: اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق. سڵاوی خوای گەورەتان لێبێ ئیمانداران، برا و خوشکانی مسلمان. لەبەر گەورەی زانست و زانیاری، لەبەر فەضلی علم و عولەما، ساڵانە لە سەرەتای وەرزی نوێی خوێندندا وتارێک تایبەت دەکەین بە پرۆسەی خوێندن و فەضلی زانست و زانیاری. بۆ ئەم ساڵیش کە ساڵی 2019 خوێندنە، ئەوە جارێکی تریش دەرگای 7,000 قوتابخانە لە کوردستان کرایەوە و 1,750,000 خوێنکار و قوتابی تیا بەشدارن. بۆ ئەو مەبەستە باسی ساڵی نوێی خوێندن دەکەین لە ژێر ناونیشانی ساڵی نوێی خوێندن وەک جاران پیرۆز بێت لە دۆست و یاران، لە مامۆستا و لە خوێنکاران. ئازیزان و بەڕێزان، ئەم دینەی کە ئێمە واین لە خزمەتیە، پەیامەکەی ئێمە ئەوەندە ڕۆشنبیری و ئەوەندە عیلمی تێدایە و ئەوەندە عیلمیە. یەکەم شت لە پەیامەکە، یەکەم فەرمان نەیفەرمە نوێژ و ڕۆژ بکە، فەرمەتی ئیقڕە، بخوێنە، بخوێنە، شارەزا بە. 88,000 وشەی ئیقڕە و هەروەها مشتەقاتەکانی لە قورئاندا دووبارە بۆتەوە. کتابەکەیشمان کە ناوی قورئانە لە قەرئە یەقڕەئوە هاتەوە، واتە خوێندن و خوێندنەوە. و هەروەها وشەی قەڵەمیش لە قورئاندا 4 جار دووبارە بۆتەوە، 2 جاریان بە جەمع، 2 جاریشان بە مفرەد. یەکەم شت کە لەم بوونەوەرەیەدا خوای گەورە دروستی کردووە، ئەزانن چی بوو؟ قەڵەم بوو. قەڵەم یەکەم شت کە خوای گەورە لە مەخلوقاتە دروستی کردووە. کاغەزی لە قورئاندا 2 جار هاتووە، جارێکیان بە تاک، جارێکیان بە کۆ. هەموو ئەوانە ئیقڕە و قەڵەم و کاغەز و عیلم و هەموو ئەوانە کۆ دەکەوێت یەکسانە بە عیلم. 779,000 وشەی عیلم لە قورئاندا دووبارە بۆتەوە. ئەمیش دەخوێنێ و دەڵێ جا باشە من هەموو ئەوانە فێری چی بم کاکە؟ ئەوە عیلممان زانی. فێری چی بم؟ فێری ئەوە بە فەعلەم ئەنەه لا ئیلاهە ئیلا الله، بزانە کە تەنها ئەڵڵا ڕاستە و هیچ خوایەک نێ ئیلا ئەڵڵا نەبێ. ئەوەش بە عیلم دەزانی، بە زانست و زانیاری فێر دەبی. زۆر زۆر گرنگە. بۆیە بەڵام دەبێ ئەو خوێندنە، ئەو ئیقڕەئە، دەبێ ئەو خوێندنە بیسمی ڕەبیکە، بە ناوی پەروەردگارت بێ، بۆ خوا بێ، لەبەر خوا بێ. ئەبێ فەلسەفەی خوێندن فەلسەفەیەکی ئیمانی بێ، فەلسەفەی مەعریفە فەلسەفەیەکی ئیمانی بێ، بۆ خوا بێ و لەبەر خوا بێ. بڵێ لەبەر خوا دەبم بە دکتۆر بۆ ئەوەی خزمەتی خەڵک بکەم لە جاتی ئەوەی کە خەڵکانی قۆڵی خەڵک دەبڕن قەسابخانەیان داناوە. لەبەر خوا دەبم بە مهەندیسێک کە بینای چاکچاک دروست دەکەم لە وڵاتانەوە بێن شانازی بکەن لە کوردستان بە بیناکانەوە. لەبەر خوا دەبم بە محامیەک بۆ ئەوەی حەقی مەزلومان و ستەمکاران بسێنمەوە، نەگڕاوە دیناری پێ بکەم. ئەوە لەبەر خوا. چونکە ئەگەر لەبەر خوا نەبوو، بیسمی ڕەبیکە نەبوو، ئەو خوێندنە ئەو کاتە دکتۆرێکی لێ دەردەچێت بازرگانیەکە، شەریکە لە هەموو شتەکاندا لەگەڵ ڕێزم بۆ چاکەکان. محامیەکی لێ دەردەچێت بەس پارە، ڕەشە سپیەکە سپی ڕەشەکە، حەقەکە بە ناحەق و ناحەقەکە بە حەق. و هەروەها مهندسێکی لێ دەرەچێت پاشی ساڵێک بینایەکە ئەبینی هەمووی درزی بردووە و فەشەلی هێناوە، نیوەی پارەکەی سەرف نەکردووە. بۆیە ئێستا دەبینی خۆ تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە، بەڵام چونکە بیسمی ڕەبیکە نییە، چونکە بە ناوی خوا نییە و بۆ خوا نییە و لەبەر خوا نییە، ئەبینی بەو تەکنۆلۆژیایە ئێمە لێمان دەدرێ و زەرەدی هەیە و پێی بەختەوەر نەبووین. بۆیە بەڕاستی عیلم زۆر گەورەیە، بەڵام دەبێت بۆ خوا بێ و لەبەر خوا بێ. خوای گەورە فەرموویەتی هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون، ئایا ئەوانەی دەزانن و نازانن وەکو یەکن؟ بێگومان نا، چۆر و چاوساق وەکو یەک نییە. خۆشەویستمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی طلب العلم فریضة على كل مسلم، داواکردنی زانست و زانیاری پێویستە لەسەر هەموو مسلمانێک، نێر بێیان مێ.
چونکە بەڕاستی هیوا هەیە دەچی پرسیاری لێ دەکەی لە دین زۆر لە دنیا زۆر شارەزایە لە ئیعلام و لە حیزبایەتی و لە دنیا و لە کاسبی بەس کەمێک ئەسڵ و فەرعی دینەکە نازانێ شایەتمانەکەش بە چاچی بێنێ بۆیە ئەخڵەتێ بەم لاولایدا و بەناو موسڵمانە و بەڵام لە خزمەت بێدیناندایە بەناو موسڵمانە و بەڵام لە حەرام ناگەڕێتەوە بەناو موسڵمانە و بەڵام پیاو دەکوژێ بۆ خەڵکی ناپیاود و لە ڕووتان بۆیە ئازیزەکانم علم زۆر گەورەیە بە علم تۆ ڕێگەی حەق و ناحەق لێکجا دەکەیەوە حەڵاڵ و حەرام دەزانی چونکە علم ڕێگای نەجاتە شارەزا بە با سەرگەردان نەبی تۆ دەڵێ ئیهدینا الصراط المستقیم بەردەوام لە نوێژەکان تا دەڵێ خوایە ڕێگەی ڕاست هیدایەتمان بۆ ڕێگەی ڕاست دەی ڕێگەی ڕاست بە علم دەدۆزرێتەوە تۆ ناتێ ببی بە کەسێکی متقی بەم نوێژ و ڕۆژوانە بێگومان كيف يكون متقيا من لا يدري ما يتقي تو ئەگەر نەزانی چۆن تەقوا دەکەی و تەقوا چییە و چۆن دەزانی چۆن دەبی بە متقی بە علم ئەی ئەگەر علم نەبێ هەر مل پێوەنەی نابێ بە متقی بۆیە ئازیزەکانم ئێمە هەر پەلەی ماڵمانە خۆ ماڵ و پارە عالم بۆ شێت و هارە بەڵام ئەگەر لەگەڵ علما بەراوردیان کەی گەلێک کەس هەیە چونکە علمی نییە بە پارەکەی بە دەوڵەمەندیەکەی بە دەسەڵاتەکەی بە پلەپۆستەکەی مەغرور بووە بایی بووە بێدین بووە علم دەتپارێزێ پاسەوانی لێ دەکات ناوێ بکەوێ ناو حرام و خراپە و تاوانەوە بەڵام ماڵ دەبێ بیپارێزی علم حرەسی تۆیە بەڵام دەبێت تۆ حرەسی ماڵەکەت بی سبحان الله علم هەتا زیاد بێ و لێی بەخشیەوە زیاد دەکا بەڵام ماڵ تا لێی بەخشیەوە بە زاهیری کەم دەکا علم بەعەکسی دەریایە دەریا لە تەنکایەکەی ناخێنچێ لە قوڵایەکەی دەخێنچێ علم لە تەنکایەکەی دەخێنچێ کە کەمت پێ بێ لە قوڵایەکەی ناخێنچێ بۆیە بەڕاستی علم و زانست و زانیاری ڕێگای نەجاتە ڕێگای بەهەشتە ئەی خوێنکار ئەی قوتابی ئازیز ئەی مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من سەلەکە طریقا یلتەمیس فیه علما سهل الله طریقا إلى الجنة هەر کەسێک ڕێگەی علم بگرێ خوای گەورە ڕێگەی بەهەشتی بۆ ئاسان دەکا گەورەی و فەزلی علم نابڕێتەوە ئێمە هەر دەڵێن پارە هەر دەڵێن فلان و فیسار بەڵام علم لەگەڵ تایە لە دنیا و لە قیامەت دەبینی یعنی کە کەسێک علمی پێ بێ ئەبێ لە پێشەوە بێ ئەوانەی کە علمیان پێ گەورن عەبدولمەلیکی کوڕی مەروان بینی چەند ڕیسپیەکی قورئان خوێنیش چەند ڕیسپیەک لە دوای مێرمنداڵێکەوە دەڕۆیشت پێی ناخۆش بوو ئەو ڕیسپیانە بۆ لە دوای ئەو مێرمنداڵەوە دەڕۆن ڕووی کردە منداڵەکە وتی تۆ ناوت چییە وتی ناوم ئیاسی کوڕی معاویەی موزەنی پلای خۆمان پێڵە هەیاسی خاص وتی تەمەنت چەنە زانی مەبەستەکەی مەلیک تێگەیی کە بۆچی پێش ئەو ڕیسپیانە کەوتووی وتی تەمەنم بەقەدەر تەمەنی ئەو ئەسحابەیە کەوا پێغەمبەر کردی بەسەرکردەی جێیشێک و ئەبوبەکر و عومەر تیا جوندی بوون کە مەبەست پێ ئوسامەی کوڕی زەید بوو ئەو جار مەلیک تێگەی ئەمە چه عالمێکە وتی شایستێ با پێشکەوێ ئەگەر مێرمنداڵێک علمی پێ بێ دەبێ پێشکەوێ بۆیە بەڕاستی علم زۆر گەورەیە ئەگەر عەمەلی پێ بکەی جا ئێستاش دەبینی کە بنەمای خوێندن و پرۆسەی خوێندن قوتابی و مامۆستایە بەڵام دەبێ ئەو خوێندنە بۆ خوا بێ وەڵڵاهی بەڕێزان خوێندنی ئێستا بەشی زۆری ناڵم هەمووی دەخوێنێ بۆ شەهادەش بۆ تاعینات کەواتە بۆ دنیایە خێران دکتۆرایەکە تەواو کە دەڵێن معاشەکەی سەتا ئاخر دەی با ئێمە بۆ خواشی تێدا بێت بیسمی ڕەبیکە بێت لە سەردەمی سەلاحەدینە ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی سەلاحەدینە سەلیبیەکان کە هاتن بۆ شەڕ بورجێکیان پێ بوو توێکڵەشی پێوە بوو توێکڵەکە هیچ شتێک نەیدەبڕی دوو سێ جار خەریک بوو جێشتەکەی سەلاحەدین تێک بشتێ گەنجێکی دیمەشقی خوێندنی تەواو کردبوو لە چیمیا وتی ئەو توێکڵەم بۆ بێنن توێکڵەکەیان بۆ هێنا 8 مانگ لە مختبەر و لە تاقیگە خەریک بوو هەتا وەکو مادەکەی دۆزیەوە مادەیەکی دروست کرد ئەو توێکڵەی دەتواندەوە وەکو چۆن موشک هەیە و دژە پاتریۆتی هەیە وەکو چۆن ڤایرۆس هەیە و ئەنتی ڤایرۆس هەیە ئەویش ئەنتی ڤایرۆس و پاتریۆتێکی بۆ دروست کرد ئەو توێکڵەی دەتواندەوە ئەو دەرمانەی لێ دەدا یەکسەر توێکڵەکە دەتوایە و جێشی سەلاحەدین سەرکەوت 8 مانگی خۆی دا بەخوا سەلاحەدین بانگی کرد وتی ناوت چییە وتی دا بۆ لە ناوی من دەپرسی وتی دەمەوێت خەڵات پارە وتی منە من بۆ پارە نەکردووە
ئێستاش لە دیمەشق هەر دەڵێن گەنجە خواناسە دیمەشقیەکە ئێستاش خەڵک ناوی نازانێت کە گۆڕەکەی دیارە چکە بۆ خوا کردوویەتی نەک بۆ فەیسبوک و ئیعلام و تەلەڤیزیۆن و وەرم بزانە من ئەوەم کردووە هەر شتێک بۆ خوا بە بەرەکەتی دەبێ سەلاح الدینی باوە گەورەمان ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە مرد 37 درهەمی ناسری لە پاش بەجێما کە ئێستا دەکاتە 250 دینار لەم پارە تەبعی خۆمان بەڵام ئەو گەورەی ئەو سەلاح الدینە دەبێت تا دنیا باسیکەین بەڵام سەرکردەکانی ئەمڕۆ دۆڵەمەندەکان کاتێ بە ملیارانیان لە پاش بەجێ دەمێنێ لە دنیاژە لە دوای مردنیش خەڵک هەر بێزیان لێ دەکاتەوە قسەی ناشرینیان پێ دەڵێ و ناوڕۆکیان نامێنێ پرۆسەی خوێندن لە قوتابی و مامۆستاوە دەست پێ دەکات پرۆسەی خوێندن زۆر گەورەیە بەڵام بۆ سەرکەوتنی پرۆسەی خوێندن سێشت زۆر مهمە ئازیزەکانم طبعا دەبێ وریابین وتمان خوێندن زۆر گەورەیە ڕێگای بەهەشتە ڕێگای نەجاتە بەڵام دەبێ بە ناوی خوا بێت بسمی ڕەبیکە بێت و ئیمام شافعیش فەرموویەتی دوو عیلم زۆر گرنگە العلم علمان علم الأبدان و علم الأديان علمی بەدەن دکتۆری زۆر گرنگە چونکە خەڵک لە مردن ڕزگار دەکات و علمی دینیش بەس خێری هەیە علمێک بێت کە بە سوود بێت علمێک بێت کە ئیسفادە هەبێت نەک وەکو علمێکی نۆبڵ کە لە ساڵی 1935 داینەمێتی دروست کرد کە ئەوەی کەوا بینایە دەتەقێنێتەوە کەچی چون ناوێن نە ئاشتی و خەڵاتی ئاشتی و ئێستا ژەوانەی کە زۆر پیاکوژ و مزریبن زۆربیان خەڵاتی ئاشتیان دەدەنێ ئەم علمەنا علمی دکتۆری علمی دین علمێکی نافع بێ بەسوود بێ لە خزمەتی خەڵک و خاکدا بێ لە خزمەتی مرۆڤایەتیدا بێ جا بۆ پرۆسەی خوێندن سێشت گرنگە بۆی سەرکەوتن بەدەستبێنێ یەکەمیان سەرپەرشتیاری قوتابیەکان سەرپەرشتیاری قوتابی زۆر گرنگە کە مەبەست پێ خێزانە دایک و باوک وەک لوقمانی حەکیم بێت کە بە کوڕەکەی دەفەرموو یا بونەیە لا تشرک بالله ئەی کوڕەکەم شەریک بۆ خوا قەرار نەدەی ئەی کوڕەکەم کە دەڕۆی لەسەر خۆ بڕۆ ئەی کوڕەکەم دەنگت بەرز مەکەرەوە ئەی کوڕەکەم چی ئاوا ئامۆژگاری دەکرد ئایا تو باوکیشی ئاوا دڵسۆزی دایک دەبێ وەکو دایشی ئیمام ئەحمەد بێ کە 1 ملیۆن فەرموودەی پێ لەبەر کرد ئایا دایکانی بەڕێز ئێوە ئاوا لە کوڕەکان و کچەکانتان دەپێچنەوە یان کچەکەت پانتۆڵەکەی لە پێ و هەمووشی دڕیوە ئەم لاو سەرشان و بنباڵ و هەموو لای دڕیوە پێی ناڵێ کچم ئەوە چییە ئەمە چ مۆدیلێکە ئەمە چ جاهیلیەتێکە کەی پێشکەوتن لەوەدایە بەڕاستی مەسەلەی سەرپەرشتیاری قوتابی زۆر گرنگە بۆ سەرکەوتنی لە خوێندندا دووەمینیشیان بۆ پرۆسەی خوێندن قوتابیەکە خودی خۆی ئەو قوتابیە دەبێت پێشەنگ بێ لە ڕەوشتە جوانەکان بڵێ من مسلمانم من غەش ناکەم کۆپی ناکەم کوڕکوش تێکەڵاوە نەزەر ناکەم خراپە ناکەم لەگەڵ ئافرەتان دەبێت پێشەنگی ڕەوشتە جوانەکان بێ ئەبێ پێشەنگ بێ لە زیرەکیدا ئەبێ ڕێزی مامۆستا بگرێ ئەمە نیشانەی قوتابیر زیرەک و ڕێکوپێکە بە تایبەتی گەنجە بە ڕێزەکان لاوەکان تەمەنی مێرمنداڵی زۆر گرنگە تەمەنی مناڵی تەمەنی ئاڵتونیە تەمەنی لاویش تەمەنی زیویە ئەگەر مناڵێکە لە چی سو ئاڵتونەکە با زیویەکەت بەدەستەوە تۆ ئێستا گەنجی بەڕاستی ئەوەی بە مناڵی فێری دەبی بە گەنجی فێری دەبی بە پیری فێری نابی چونکە ئینسان لە تەمەنی مناڵیدا وەکو وتراوە الحفظ بالصغر أو التعلم بالصغر كالنقش في الحجر فێربوونێ بە منداڵی وەکو نەخشی سەربەردی وایە لە بیرت ناستەوە بۆیە زۆر ئاگادار بن من لە تەجروبەی ژیانی خۆمدا والله لە ساڵی 83 لە دراساتی ئیسلامی بووم لێرە لە سلێمانی ئەو سوورەتانەی کە کاتی خۆی بۆ دەرەزە لەبەرم کردووە بۆ ئیمتیحان بۆ مەکتەب وەک ئاودۆخ و دەڵێ بەرمۆگناوی خۆم ێشە لەوانە سوورەت یاسینە بەڵام دوایەوەی کە کەوتمە تەمەنەوە وتم باشە من خۆ هەموو جومان دەبێت سوورەی کاف بخوێنم وەڵا لەبەر یەکەم ئێستاش لەگەڵدا بێ وەکو ناوی خۆم لەبەرم نیێ و جاروبارە هەڵەیتیا دەکەم و هەڵوێستەی لەسەر دەکەم ئەوەی کە بە گەنجی لەبەرم کردەوە بە تەمەنی مناڵی لەبیرم ناچێتەوە بەڵام ئەوەی ئێستا لەبەری دەکەم بە تەئکید بەردەوام هەڵەی تێدا دەکەی و لێ تێک دەچێت بۆیە فریاب کەون تەمەنی مناڵی تەمەنی گەنجی تەمەنێکی ئاڵتونیە تەمەنێکی زێرە زۆر گرنگە و لە خزمەت مامۆستاکانتاندا بن ڕێز لە مامۆستاکان بگرن چونکە بەڕاستی مامۆستا زۆر گەورەیە زۆر بەڕێزە قوتابیش بەڕاستی لێبێ بخوێنێ ئیمامی شافعی لە خزمەت ئیمامی مالیکە دەفەرمێ کە دەمان خوێن طبعا قوتابی کاتی خۆی لەسەر سۆک دادەنیش دەستی مامۆستاکەی ماز دەکرد ڕێز و حورمەتی دەگرت وەک ئێسانە بوو پەلاماری بدا و خۆی لەوە بە گەورەتر بزانێ دەفەرمێ ئاوا ئیمامی شافعی دەفەرمێ پەڕەکانمان هەڵدەدایەوە نەمان دەوێت خشەی پەڕەکان بێ بۆ ئەوی مامۆستاکەمانی زعاج بێ تاقەت نەبێ ئەوا لە خزمەتیدا بوون کاکە ئێستا حورمەت و ڕێز لەبەینی قوتابی و مامۆستا زۆر کەم بووە ئێستا لەگەڵدا بێ خودی خۆم مامۆستاکانی خۆم کە دەبینم هەرگیز پێشیان ناکەم و دەستشیان ماز دەکەم شانازیە
بەڕاستی مامۆستا زۆر گەورەیە بەوەی نییە کە لە وڵاتی ئێمەوە تا قەدر و ڕێزی نازان هەرچی کە دروست بووە ئەم هەموو دکتۆرا و ماستەر و سەرکردەیە وڵای قەرزاری مامۆستایە کە مامۆستاش ئەوە حاڵەتی دەبێن چەند بێنازە جاری وایە موچەکەیشی دەبێت بە خۆپیشاندان بدەنێ بۆیە بەڕاستی تەلەبەش دەبێت بخوێنێ بەجددی بخوێنێ ئیمامی مالیک بەردەوام 400-500 تەلەبەی لە خزمەتا بوو جارێکیان فیلێکیان هێنا بۆ مەدینە فیل خەڵک هەموو چوون سەیری فیلکەن ناندی بوو دەیقوتی قوتابەکانم بڕۆن سەیری فیلکەن بەڵام یەک قوتابی ئەفریقی لەگەڵ بوو نەڕۆیشت وتی قوربان وتی بۆ ناڕۆی وتی قوربان من بۆ خوێندن هاتووم بۆ سەیری فیل نهاتووم من بۆ خوێندن هاتووم بەڕاستی تەلەبەش ناخوێنێ زۆریان تەمەڵخانە دروست بووە بەس هاند و فایسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان و چەو ڕۆژ ئینستاگرام و تەلەڤیزیۆن و بەڕاستی تەلەبەی زۆرمان هەیە ناخوێنێ و هەر بەناو تەلەبەیە لە کۆڵ خۆی دەکاتەوە هەر دەیەوێت شەهادەکەی دەستکەوێت ئەمە بەڕاستی کێشەیە ئێستا لە مالیزیا کە ئەوەندە پێشکەوتووە ئەزانن خوێندن لە مالیزیا چەندە 11 مانگ دەخوێنن 1 مانگ پشووی هاوینەیە 1 مانگ بۆیەوە پێشکەوتن و ئاوازیرەکەن ئێمە لێرە 6 مانگ دەخوێنین لەو 6 مانگە بزانە چەندی بایکۆت و چەندی عوتڵەیە هیچی وا نامێنێتەوە بەڕاستی یعنی لەبەر ئەوە پرۆسەی خوێندن لە وڵاتی ئێمە بەداخەوە بەرەو فەشەل دەڕوە ئەگەر فریای خۆیان نەکەون پرۆسەی خوێندن قەدری نازانن بێژگە لەوەش کە بیسمی ڕەبیکە نییە بە ناوی خوا نییە و لە مەنهەجەکەدا هەچی شتی دینیە بەعام لێیان دەرێناوە کە ئەوە گرەیەکی گەورەیە بۆ ئەوەی بە حسابی خوانەوەیەکی کراوایان بۆ دروست بێ بابام دینە ڕەحمەتە ئەگەر تۆ دینەکەی تێنەگەیەنی مەنهەجی پەروەردە ئەچێت لە ملاولە فێری دینێک دەبێت کە وەکو پێویست نەبێت تۆرە لێرە تێبگەێنە بابە ملاولادا نەڕوە چونکە ئەم خەڵکە موسڵمانە يعني ئەوان دەرهێنانی دین لە مەنهەجی پەروەردە یان زۆر کەمکردنەوەی یان هەرش هەندێک شتی کۆمەڵایەتی ئەوانەی بە پێشکەوتن دەزانن بەڵام وەڵاهی لە ڕاستیدا ئەمە پێشکەوتن نییە بۆیە ئازیزەکانم یەکەمیان سەرپەرشتیاری قوتابی کە خێزان و دایک و باوکە زۆر گرنگە بۆ سەرکەوتنی پرۆسەی خوێندن دووەمیان خودی خوێنکارەکە جا نازانم بڵێم خوێنکاریان قوتابی هەردووچیان خودی خوێنکارەکەیان قوتابیە کە دەبێت بخوێنێ زیرەک بێ پێشەنگ و پێشەوا بێ نمونەیەکی جوان بێ سێمینیشیان بۆ سەرکەوتنی پرۆسەی خوێندن مامۆستا ئازانی تۆ زۆر گەورەیەگە خۆ بچووک نەکەیەوە مامۆستا ئازانی پاداشت گەلێک زۆرە ئەگەر لە چیز خۆتی نەدەی چونکە تۆ دلیلی خێری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی بە ئیمامی علی فوالله لأن يهدى بك رجل واحد خير لك من حمر النعم رواه البخاري وتی ئەی علی والله ئەگەر یەک کەس بەهۆی تۆ خوا هیدایەتی بدا بۆ تۆ لە هەموو حشترە سوورەکان باشترە حشترە سوورە ماڵێکی زۆر بە نرخە ماڵێکی زۆر گەورەیە يعني خير من الدنيا وما فيها وأروى بيوم ساسان فرميتي من دعا إلى الهدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا رواه مسلم واتهر كسيك بانقواز بكا بو هداية بو تشاكا أو خيري همو أوانيك بقسي أو شوني أو دكون ما تلبكي بردوام همو خيرك بو أو ما مساعدة شيء لخيري أوانيش كم ناكاتو ئەم هەموو خێرە مامۆستای بەڕێز لە چیت خۆتی مەدا چونکە بەڕاستی مامۆستا زۆر گەورەیە ئەگەر خۆی بچووک نەکاتەوە بە هەندێک شتی دنیای و هەندێک شتی حیزبی و هەندێک شتی پول و پارە و ئەمانە وەڵای مامۆستایانی بەڕێز کاتی خۆی تەدریسیان کردووە 60-70 ساڵ وەڵی چاویان لەوەنەوە ئەرێ محازەرەکەم ئەرێ پارەیوانە بێژەکە هات ئەرێ محازەرەکە چەندە علەمای قەدیم وەڵی مەلا عەبدوڵای قامیشی لە کتێبەکەی خۆیدا کە لامانە 6 ساڵ تەدریسی کردووە بەخوا دینارێکی وەرنەگرت و هەر بە نانزگە ژیاوە مامۆستا قەدیمەکانی پێشێ بە هەمان شێوە مامۆستا عەبدولکەریم مدەڕیس هەموو پیاوە گەورانە کە لە کوردستاندا بوون ئێستا شتەکە ئەوەندە بۆتە مادە و دنیا بەرەکەت لە شتەکاندا نەماوە برا جوانەکانم چونکە بۆی عەمەلیشی پێ ناکرێت هەر شەهادەیە و پارە بۆی عەمەلیش پێ ناکرێت خۆ معلومی جەنابتانە ئەگەر علم عەمەلی لەگەڵ نەبوو وەڵڵاهی علمی بێعەمەل داری بێبەرە و یەکەم شتیش کە لە قیامەتە لێ دەپرسێتەوە وعن علمه ماذا عمل فيه لا تواش دا برسيتو يجي لو انا اري صنع عملت بعلمك كير لما دا برسن اري حق كانت دوت اري راس كانت بخلق رون كردوا اري كتاب كان شيء انا علمك دراو كردوا هم ما مستكان وهروها يا كم شتيش كوا اغري جهنمي بي خوش دكري ورجل تعلم العلم وعلمه ليقال انه عالم ما مستايك علمي زور بو الشهاده بروفيسور يعني شيء معناته طلبه بلان بو وي بلان براسي عالمه بۆ ڕیابازی و دنیا ئەوە ئاگری جەهەنەم پێ خۆش دەکرێت پەنا بەخوا خوا ڕەحم بە ئێمەش بکە بەڕاستی ئازیزەکان دەبێت عیلم عەمەلی لەگەڵ بێ لە کردارەکانتە نەک هەزل و بەرگ و ناوێک و هەویەک و لە ماڵێ شەهادەکەی هەڵاوەسی جا کاغەزێک ئەگەر عەمەلی لەگەڵ بێت چ قیمەتی هەیە دالێک لە پێش خۆت دەنووسی بۆ نمونەگەر ئەو دالە بە عەمەلی دکتۆر نەبێ و دیکۆر بێت چ دەور دەبینێ خۆ کەس تێری نەخوارد بۆیە ئەوەندی ئێمە باسی زانست و زانیاری بکەین تەواو نابێ
و پرۆسەی خوێندن زۆر گەورەیە بەداخەوە لە وڵاتی ئێمە پرۆسەی خوێندن کێشەی زۆر بۆ دروست دەکرێت هەم لە مەنهەجە هەم لە بینایە هەم لە مامۆستادا هەم زۆر خوێندنی قوتابیەکان بە ڕەغبەتی خۆیان ناوەکانیان دەردەچێت بەڕاستی پاشانیش ڕێز و حورمەتی وەسەرەکان ناگیرێ بەڕاستی یعنی بەداخەوە یعنی خەڵکێک شێ یعنی ڕێز لە شتەکان ناگرێ بۆیە هیوادارین پرۆسەی خوێندن جارێکە گرنگی پێ بدرێتەوە چێ خەڵکانی دڵسۆز چونکە عادەتەن دەسەڵاتدارەکان هەر دانەوێت پرۆسەکانی خوێندن ناجح نەبێت سەرکەوتو نەبێت بۆ ئەوەی خەڵک وشیار و بێدار نەبێت بۆ ئەوەی وەزعەکان بە ئارەزوی ئەوان بێ و بڕوا بەڕێدا بەڵام ئێمە دەبێت بە هەموو لایەکمان هەوڵ و گرنگی بدەین بە زانست و زانیاری چونکە بەهۆی زانست و زانیاریەوە بەڕاستی ڕێگەی ڕاست دەدۆزینەوە حەقەکە دەدۆزینەوە وەڵامی بێدینان دەدەیەوە ڕەدی شوبوهات دەکەی کابرا دەڵێ باشە کاکە جا قورئان کۆنە پەرستە و قورئان وایە و بۆچی مەجالیس وارژی دا و بۆچی ئەوە ئەگەر تۆ علمت پێ نەبێ ناتوانانی وەڵامی بیتەوە کابرا کاتی خۆی داهەنگجات خوا عیب نییە خوای گەورە باسی مێشولەی کردو مێشولە خوا لە قورئاندا باسی مێشولە دەکات ئەو کاتی ناندەزانی بەڵام تەماشاکەن لە ساڵی 1932 یەکێ لە زاناکان بە ناوی ڕۆناڵد ڕوس لە ساڵی 1932 لە ساڵی 1902 ببورن لە ساڵی 1902 نهێنیەکانی مێشولەی ئاشکرا کرد قورئان باسی دەکات ئاخر مێشولە چی بشکێنێ تەماشا دەکات دەڵێ کاکە مێشولە سێ دڵی هەیە مێشولە 100 چاوی هەیە مێشولە 3 جووت باڵی هەیە مێشولە لە 200 کیلۆمەترەوە بۆنی خوێن دەکات خوێنی تاڵ و شیرین لێکجا دەکاتەوە مختبەرە تاقیگەیە ئەو بشتە بچکۆ ئەوەندە گەورەیە ئەوە خۆی قورئان باسی دەکات مێشولە دەکرێت لە حەربی بایۆلۆژیدا دژ بە یەکتر بەکاری بێنن ئەمریکا خەریک بوو لە حەربی بایۆلۆژیدا دژ بە رووسیا بەکاری بێنێ یعنی بەلای ئێمە مێشولە چی قورئان باسیەکە بەڵام کە زانانەبی نازانی مێشولە چەند گەورەیە جاڵجاڵۆکە چەند گەورەیە ژیانی ئەوانە جێگەی عیبرەت و پەندە بەڵام چێ ئەوانە دەزانێت کە کەسێک شارەزا بێ کە کەسێک عالم بێ بەڵام خابرادێ هەموو خەتمی قورئان دەکا و یەک کەلمەی معناکە نازانێ معنای فاتحە ئەواتە کورسی نازانێ آخر ئەمە بەڕاستی کارەساتە یعنی ساڵی 10 ختم مەکەس بە 10 ساڵ ختمێ بکە بەڵام معناکەی بزانە کەلیمە بە کەلیمە ئەمە زۆر گرنگە بۆیە فەزلی عیلم تەواو نابێ ئەوەندی باسی کەین و پرۆسەی خوێندن ومێد دەکەین سەرکەوتوو بێ لە کۆتایی وتارەکەدا شعرێکی ئەمینی ئەمینیان لە خزمەتتاندایە کە دەڵێ کوردە تۆش ئەگەر لە خەو هەڵنەستی هەرگیز ناگەیە خۆشی و سەربەستی زانست چرایە چرای ڕزگاری هەرگەلێ نەی بێ کراوە کاری بۆ گەشە و نەشەی ئەم نیشتیمانە تەنیا ڕێی نەجات عیلم و عیرفانە مرۆڤی نەزان مەلی بێباڵە مەلی بێباڵیش ژیانی تاڵە دەپاڕێمەوە بۆ بەرزی وڵات لە پەروەردگار تا ڕۆژی خەڵات دەی تۆش بخوێنە بۆ خۆشی گەلان لە ئاسۆی ئەدەب هەروەکو مەلان یا ڕەبی خوا شارەزا و زانست و زانیاریمان کەی یا ڕەبی خوا دەری خێرمان لێ بکەیەوە خوایە پرۆسەی خوێندنمان بە سەرکەوتووی تەواو بە یا ڕەب العالەمین خوا ڕەحم کەی بە قوتابیەکانمان بە خوێندکارەکانمان سەرکەوتوو ناجحیان کە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە هیدایەتی مامۆستایەکانمان بدەی بە نێتێکی پاک خزمەتی کوڕانی ئەم نیشتیمانە بکەن یا ڕەبی خوا زانست و زانیاری لە وڵاتەکەماندا ببێتە گەورە و سەرتۆپی هەموو لایەکمان یا ڕەبی خوا وامان لێ بکەی ئیش بە عیلم بکەین ئیش بە علومی شەرعی بکەین یا ڕەب العالەمین خوا لە دینەکەی خۆت تێمانگەیەنی یا ئەڵڵا یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشیانێ شیفایان بۆ بنێری بەتایبەتی ئەوانەی دوعای شیفایان کردو یا شافی یا ئەڵڵا یا ڕەبی خوایە ئەوەی گرفت و کێشانە هەیە بێ بەدەم گرفت و کێشەکانیانەوە خوا ڕەحم کەی یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا دەری خێرمان لێ بکەیەوە خوا ڕەحم بە دایک و باوکمان بکەی لە مردوەکانمان خۆشبی یا ئەڵڵا یا ڕەبی خوا بە ئیسلام و ئیمانەوە بمانژێنی و بمانمرێنی یا ڕەبی خوا لە دین و بەرنامەکەی خۆت شارەزامان کەی ادعوا الله وأنتم موقنون بالإجابة اللهم آمين